بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خۆی گەورەتان لەسەر بێت لە درێژەی کار و چالاکی و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە نێومانجی ڕەمەزانی پیرۆزدا یەکێک لەو پرۆژانەی کەوا بڕیاری دابوو لە مانجی ڕەمەزان جێبەجێ بکات دەستگای خێرخوازی بەخشین ئەوە بوو کەوا کورسی شەحن بۆ خاوەن پێداویستی تایبەت دابین بکات. یەکێک لەو خاوەن پێداویستە تایبەتانە عەبدوڵڵا مەهدی عەبدوڵڵایە کەوا لە شاری هەولێر و لە گەڕەکی باداوانە تەمەنی 13 ساڵە خاوەن پێداویستی تایبەتە پێویستی بە کورسی شەحن هەیە بۆیە ئێمەش دوا بە دوای ئەوەی کەوا لێکۆڵینەوە و هەروەها لیژنەی بەخشین بڕیاریدا کورسیەکی شەحن بۆ کاک عەبدوڵڵا بێنیتن بۆ ئەوەی کەوا ببێتە خاوەن کورسی خۆی و هاموشۆی قوتابخانە پێ بکاتن و لەگەڵ هاوڕێکانی لە نێو گەڕەک و کۆڵاندا لەگەڵ هاوڕێیەکانی دانەبڕێ و یاریان لەگەڵدا بکاتن و هەروەها ببێتە بارسوکێکیش لە بۆ خانەوادە و لە بۆ دایک و باوک و ئەوانەی کەوا هاوکاری عەبدوڵڵایان دەکرد و ئەو کورسی شەحنە بەو هیوایەکەوە ببێتە مایەی دڵخۆشکردنی کاک عەبدوڵڵا و هەروەها دایک و باوک و خزم و کەسانی. عەبدوڵڵایە تەمەنم 13 ساڵە لە گەڕەکی باداوان دادەنیشم لە هەولێر لە دایک بووم. ئەمن دەست و قاتم ئیژنا کە لە قوتابخانەیشان پۆلی پێنجیشم پێنج سەرەتایی. سوپاس دەستگا خێرخوازی بەخشین دەکەم کە ئەو کورسی شەحنیان بۆ هێنامە. من پێشتر کە دەچم بۆ قوتابخانە دایک و باوکم دەیان بردم بەڵام ئێستا دەتوانم بەخۆم بچم بۆ قوتابخانە. من دەستخۆش لە خێرخوازان دەکەم کە ئەو کورسی شەحنیان بۆ دابین کردووە. بەڵێ من زۆر دەمێ کە ناتمە دەڵێ بەڵام بەو عەربانەیە توانیم بێمەدە لە پیاسە چیشم کرد. خوا خێرە خێرخوازان بنووسی سوپاسی دەستگا خێرخوازی بەخشین دەکەین. ئیشاڵڵا ئەگەر قوتابخانە بکتەوە بۆ کورسی شەحنێ بۆ خۆم دەچمە قوتابخانە. دانشنم گەر شەخ ئەمەدا کە ئەو جەتە لێدام قاسەکان نەدەستدان ژیان دەگەست لە ناو قەلوێرەیە خێزانەکانم ئامۆژاکانم برازاکانم کە خزمەتم دەکەن بۆ عەرەبانەکان بەخشین هینایەتی زۆر حەمد و سوپاسە بۆ جەماعەتی لەخواکە پێ بچمە دەرێ ژیان زۆر خۆشتر بی. داوانێ دەکەم خوا خێنیان بنووسیار بکە بۆ ئیشەوە هەرستانە لە هەموو مسلمانش دریان فڕع دەکەن ئەو خێرە دەکەن معنە ئەوێ معنەوەسەکە بێ قاسەکەم بوونەوە تازە لەوە لە پێشتر ئەو عەرەبانەوە کەم هەبوو بەدەستی پاریان نەدام نان دەبێت ئامۆزاکان و ناخێزانەکەم بیبردمەمە بەس ئەڵحەنەکە الحەمدوللا جەماعەت بەخشین هات ئەو خێرەی کرد معنە ئەو عارە نامینێ بێت ڕادە قودەسمە دەرێ دێمەوە زۆر خێرە بنووسی زۆر شان لێمە بوو.
عربانام هەبوو دەبی پاریان دابامە بەسەڵعانەکە بەو ڕەمەزانێ سپاسی جەماعەتی خێرخوازە دەکەم کە دەریا خۆشکردن بە ڕەمەزانە خوا دەریا خۆشکە لە خۆ پێدەچمە دەرێ دێم و فڕەکەم پێ لێدا عیبی نەبوو. کاکام زسکری محەممەد نعود لە گەڕەکی نەورە شاری هەولێر کەم ئەندام بوویمە لە 2003 من نابیدێ شتمە سەدابەر بۆ فەردەخۆر ئەوە کەم ئەندام بوو عملیاتم کرد عیلازم نەبوو ئەوانێ وەرە سە عارەبانێمە خوا سپاسی بەرنامەی بەخشین دەکەم خوا خێتا منوسیتن ئامانەتی خوای مرام دەستان خۆش بیتێن سپاسی دەستگای بەخشین دەکەم عارەبانەی لۆ هینایمە و خوا خێتا منوسی پێ دەسمە دەرێ لە خۆم ئیشی خۆم پێ ئەوە دەکەم و خوا خێتا منوسی سپاسی بەرنامەی بەخشین دەکەم مانجە ڕەمەزان عارەبانەی شانیان بۆ هینایم لە 2003 ئەم لەسەر جێمە ئەو عارەبانی شانیان لۆ هینامە ئیشی خۆم جێبەجێ دەکەم پێ دەسمە دەرێ ناو بازاری مارە خزمان لە خۆم پێ سپاسان دەکەم و ئەنی کەسم پێویست نییە یعنی خۆم ئیشی خۆم جێبەجێ دەکەم پێویستم بە کەس نییە خوا خێتا منوستن ئارێ وڵای هەز دەکەم هەردوو قاچەکەم بۆ گەڕایتەوە الحەمدولله سپاسی بەرنامەی بەخشین دەکەم یعنی زۆر دریان خۆشکردن دەرخۆشی چەند کەم ئەندامی تکیان خۆش کرد یعنی سپاسان دەکەم لە ڕەمەزانەی محمد إسماعيل رشيد دانشتو كانشتك پیرزین لە ساڵی 2003 وامناتێتە ئێستا بەواستەی عملیاتەکی سەقەت کە 3000 عملیات کرام هیچ نەزاعەتەکی نەهینە ئێستاش بە خوا خێری بەخشین بنووسی عارەبانێکی کورسیان لەوە هینان بۆ ئەوەی بڕێک لە غەم بەژارەکەم کەم کاتەوە خوا خێری هەموو لایەکی بنووسی و بە دوای خێریان لۆ دەکەم زۆر زۆر مەمنونم زۆر زۆر بەخێر بێن سەر هەردوو چاوم هاوکاری وەڵا خێر خواست ئەو 150 شمێ ئەوەی کەمەندامان ئەش بە خۆتان دەزانم چەند مانگ جارێک وەردەگرێت وەڵڵای کەس ئەوان نامگوت ئەوا دێمە سەرێ بەوەش دەستمە سەر عارەبانەی بەوەش دەستمە خەتاکن ئەوە فیسی هەر تۆ دووشە قایدا بە زەبەردەستم دەمەنانە قوتێدانما دەمار لە جۆرەی شگوتەوە پەیام وایە خوا سەد ئەوەندەیە منداتێ خوا ئەمسالیان زیاتر کە خوارەی خوشێنیان بەهەشت بێ ئەوی هەموو لایەکی زۆر دەستخۆشی لە پەیام بەخشین دەکەم زۆر زۆر ئەمسالیان زیاتر ئەو کەکە ئەو کورسیان وێنە ئەمسالیان زیاتر خوا سەد ئەوەندەیان بدار خوا خێرخوازەکانیش دەستیان واڵا بکە کە بەخشینیش بتوانیتن ئاوکاری فەقیری وەچی ممکە
کاتی من وەڵڵی وە بزانام ئێستا بەلاک خۆم دەڕۆم لەبەرەوەی نەمەتوانستمەی جێچوە عارەبانەی لە ڕێیان ئاتڵ دەبووم ئالەم پاڵی پێوە دەنام شانی خەلاص دەبوو ینی لە هیچی باشتر بوو ینی ئەوە نەبی 12,000 چامان کردەوە لەحیمم کردیە پایم گۆڕیە پێشتر بەوەی هەڵدەستامەوە هەندێک حازەتی خۆم بەڕێ دەکرد ئێستا بۆ عارەبانە ئەلحەمدولیلا ناو ماڵتان بسوڕێمەوە ئیشەشی خۆم دێ ئاوەچی بخۆم شتەشی بینم لە خۆم لە ماڵێ نەبیتن بسمە پێش مزگەفتێ یان بسمە دەرێت شتەشی بکڕم لۆ خۆم پێداویستەکە حەبەکە شتەکە لۆ خۆم یان شەر نێ لاو ئەو بچیتن زۆر زۆر سپاسیان دەکەم زۆر مەمنونیان دەبم ئێرە خوا پاداشیان بداتەوە خوا سەتەوەندە بداتە خێرخوازەکان دوایە دەستگای بەخشین کە ئەو خێری لەگەمە کرد ئەو چاکەی لەگەمە کرد بەخشین بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین ئەوەی بینیتان دابەشکردنی چەند کورسیەکی شەحن بوو بۆ خاوەن پێداویستی تایبەت و کەم ئەندامان کەوا یەکێک لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە ڕایگەیاندبوو لە مانجی ڕەمەزاندا جێبەجێکرا بەو هیوایەن کەوا خوای پەروەردیگار خێری خێرخوازان بداتەوە و دەستگای بەخشینیش بەردەوام بێتن لە خزمەتکردنی خەڵکانی هەژار و کەم دەرامەت و خاوەن پێداویستی و نەخۆش بۆیە لێرەوە دەڵێن ئێوەی دەوڵەمەند و خواپێدا و ببەخشن تاوەکو بەخشینیش بەردەوام بێت بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ